من ئاگادارم کە NRT ressent des problèmes ڕێگری لێکراویان تو ڕوبەڕووی کێشە بوویتەوە لە تەختێکردنی کار و چاڵکیەکان هەر ڕێگریان ئەو پێشێلکارین کە کراوە ئاگادارم کە لە کوشکی ئێلیزێ ئێوە ئامادە بوون sur la liberté de la presse سەبارەت بە ئازادی میدیا بەڕاستی ئەوە هێلی سۆرە il faut effectivement nous sommes très en soutien دەبێت زۆر پشتگیری بکەین ئێمە لە خۆمانەوە زۆر پشتگیری میدیای ئازاد دەکەین بۆیە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ هەیە ئەو سەقامگیریە سیاسیە یان ئەو ڕەشێکە لە هەرێمی کوردستان هەیە زۆر یارمەتی کە وەبەرهێنەری بیانی نادات کە بێتە ئێرەوە بەرهێنام بکاتن بەڕاستی زۆر گرنگە کە حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنێک و چارەسەرێک بدۆزنەوە بۆ چاکردنی ئەو ڕەشە سیاسیە و چارەسەرکردنی ئەو قەیرانە سیاسیە کە بەڕاستی شتێکی